دوای ئەوەی بڕیار بوو 16 مانگی ڕابردوو گوهدار زێباری ئازاد بکرێت، بەڵام لەلایەن دەستگای ئاسایشەوە کەیسێکی دیکەی بۆ کرایەوە. دوای 3 جار لە دادگایکردنیشی دوجار دادگا سزای 6 مانگی دیکەی زیندانی بەسەردا سەپاند. گوهدار زێباری بوو جارە سێیەتێتە دادگەهکردن و لە vê carê jî da ka guhdar zêbarî hate dadgehkirin li gor madê 15 birga êkê ku ev made jî amaje bûyê çendê ditin ku hilgirtina çekê bêmûlet. Li ev rûke da rastî ka guhdar bû mavê 6 heyvê dîtirê hate zîndankirin li gor vî madê min amaje pêdayî. باوکو کە سوکاری گوهدار زێباری دەڵێن شانازی بە کوڕەکەمانەوە دەکەین. بەشێک لە گیراوە ئازادکراوەکانی بادینانیش دەڵێن ماوەی 3 ساڵە 80 ساڵاکوان و خەڵکی بادینان لەسەر بیر و ڕای ئازاد دەستگیر کراون. خودشتا ڕۆز بی مەمنون هەنگۆ خڕۆینەوە پارێزەرۆنە ماندی بوونەوە و باڕێخەرەوە ماوە ئەلحەمدولیلا ئەم شۆنۆزی بگەرنەوە گۆدۆریتکەین. ئەم شۆنۆزی گەرنەوە گۆدۆریتکەین گۆدۆر ئینۆ دادگەهێ ئەلحەمدولیلا وەکو شێرەوە بوو هەموو ئەبڕێخەرەوە و ئەو ڕۆژنامە بۆن و هەموو بەرسینگی گۆدۆری ڕۆستای منچەپلە دی قوتان یعنی ئەلحەمدولیلا گۆدۆر وەکو شێرەوە بوو نۆڤ عالەمەکەدا یەک سەر بلند بوو ئەلحەمدولیلا شکر. وگەلێکی زەعیف بووی گەلێکی شڕ بووی ئەوە زوڵمەکە زۆرە گرۆنە لێتکەن. ئەوە 3 ساڵات حەبسێدا ئەوە 3 محکمە پێتکەن مۆسی محکمە بەعالەمێتکەن هەم محکمەکەمەوە دیتی محکمی بەعالەمێتکەن و هەندا خلاص محکمەکە ئەوە 3 جا محکمی پێتکەن و هەموو نەقلی حکومتکەن نەقلێکی 6 ساڵە نەقلێکی 7 هەیوە نوکەش 5 هەیوە 6 هەیوە چەند حکوم کرد. داوات کرد ببینی داوات کرد و ببینی. بەڵێ من دیت. چی گوت حاکمت؟ ما چی بیجیتن؟ وضعی کوچیلی هاتی. وضعی گەلێکی شەڕ بووی. بدنەوی چاوایە. گەلێکی شەڕ بووی. صحتەوی چاوایە. یە خراپە یە باژنیە. حتی کنگی خلکی بادینان حتی کنگی چالاکوان و روزنامه‌وان بادینان بهینه سزادان لسر کاری سیاسی لسر حزب آزاد لسر قلم وانا. اول بودم 3 سالانه خلکی بادینان لبن قریجه که سیاسی نپراستیجی بردوام تینه سزادان لسر کاری سیاسیانه و لسر کاری روزنامه‌وانی و چالاکوانی. اول بودم 3 سالانه 8 روزنامه‌وان بهدینان دادم جدا جدا ده هاتینه دست کردن و هات نسزادان. افروکشی درجه پیدرا اوه ظلمه بو اول گرتین بهدینان و خلکی بهدینان تیتا کرن. تیمی کوردستانی ڕێکخراوی بنیادنەری ئاشتی کۆمەلگا CPT باز لەوە دەکات بە بیانووی بچووکی هۆڵەکە پارێزەرێک و نوێنەری چەند قوسوڵخانەیەک نەیانتوانی لە نێو هۆڵی دادگاکەدا ئامادە بن. لەبارەی دادگایەکەشەوە باز لەوە دەکات بەڵگەکان لاواز بوون و هیچ کەسێکیش وەک شایەت حاڵ ئامادە نەبوو. ئەمڕۆ ئێمە لەگەڵ هاوشان لەگەڵ 6 نوێنەرایەتی 6 قونسوڵخانە و یۆنامی و CPT ئێمە چاودێری پرۆسی دادگایکردنەکەمان کرد بەداخەوە بە بیانووی بچووکی هۆڵەکە بەشێک لە نوێنەراتی قونسوڵخانەکان نەیانتوانی بێنە ژوورەوە و پارێزەرێکی زیندانیانی بادینان نەیتوانی بێتە ژوورەوە لە هەمان کاتدا کە سوکارەکەشی لە کاتێکدا دادگایەکی ئاشکرا بوو نەیانتوانی بێنە ژوورەوە. ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد بەڵگەکان بەڵگەی لاواز بوون شایەتەکان 3 شایەت بوون هیچیان ئامادە نەبوون لە ناو هۆڵی دادگادا. ئێمە پێمان وایە کە دەبێت باری ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا ڕاست بکرێتەوە بەم شێوازە مامەڵەکردن لەگەڵ دیموکراسیەت ئازادی ڕادەربڕین هەرێمی کوردستان بەرەو دۆخێکی خراپ دەبێت. ماوەی یاسایی سزای گوهدار زێباری لە زیندان لە 18 ئاب کۆتایی هاتووە، بەڵام وەک چاڵاکان و پەرلەمانتارانی خولی پێشووی پەرلەمان دەڵێن دەستگا ئەمنیەکان و هێزی دەسەڵات لە هەولێر بە بیانووی جیاجیاوە سزای جۆرە و جۆری ڕۆژنامەنووسانی بادینان دەدەن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.